کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە نێو مەیدانی ئاژەڵان بەشێکی زۆر لەم کاسبکارانە پەیوەندیان بە ئێمە کردووە کە ئاژەڵێکی زۆری بیانی دێتە ئەم بازاڕە و بە تایبەت شاری هەولێر دەڵێن ئەم ئاژەڵانە ئاژەڵی نەخۆشن و لە ڕێگای گۆشتی ئەو ئاژەڵانەوە خەڵکێکی زۆر تووشی نەخۆش بووە دەڵێن هەم حکوومەت هەم دکتۆر هەم بەرپرسان لەم وڵاتەدا ئاگاداری ئەو پرسن بەڵام تاوەکو ئێستا چارەسەری ئەو کێشەیان نەکردووە لەگەڵ ئەوەشدا دەڵێن ئێمە زەرەرێکی زۆرمان کردووە ئێمە وەکو باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ڕاستی و دروستی ئەو کێشەیە دەکەین. بازارتان کۆ خۆی بە زیادی باشە هەیەیان نییە وەڵی کەمە لە زەرەرەیان نە قازانج وەڵی زەرەر و قازانە سوپایدەیە باشە ئێستا ئەوە چێندەریە ئەو حیوانانەیە ئەو کاوڕە وەڵی سووریە و عەرەبیە و عەرەبیە ئەوە عەرەبیە ئەی خۆمان خۆمان ئەوە هەیە هەیە ئەوە چیان گرانترە خۆمانە گرانترە فەرقی چییە؟ وڵی فەرقی ئەوێ دەرێ خۆمانە بە خۆمانی خۆمان پێ جوانترە لەبەر دەبی ئالیکەکەی جیاوازتر نییە باشتر بی نا ئالیکە یەک ئالیکە لوی بەس ئالیکی سووری فەرقیە کەواتە لە کاوەڕ فەرقی نییە نا لە کاوڕ فەرقینە بەس گۆشتەکەش فەرقی هەیە نییە کاوڕ سووری فەرقی هەیە لەگە عەرەبی و کوردی خۆشترە باشە باشە ئەمە کە دەچینە قەسابی نازانین کامە گۆشتی خۆمانە کامە سووریە کامە قەساب دەزانی ئەگەر ڕاستەکەی برێت ئێوە لێرە چ کارێک دەکەن؟ وەڵام ئەمە لێرە کاری ئیشی کرێ دەکەین باکەیە ینی حیوانی دەگواز باشە قسەیەک هەیە دەگوترێت حیوانی خۆمان ئەگەر حیوانی بیانی ئەوانەی لە دەرەوە بەێ لە سووریا دێ زیاتر لە سووریا دێ بەس لە سووریا دێ جێکەش هەیە چێن دەرێ زۆربەی ئێران دێ بە زۆربەی سووری زیاترە ئەی باسی هیندی دەکەن بەرازیلی دەکەن ئەوە جوانەگا و چتوا دێ گۆلک دێتن ئۆکرانی دێ ئۆکرانی جوانەگا زۆربەی ئۆکران لە مێشەوە ئەو کارە دەکەن ئەمە ماوەکە قەدی من باشە بەس پێم برێ ئەو حیوانانەی کە جوانەگاوانە لە دەرەوە دێ لەگەڵ ئەوەی خۆمان چ فەرقی هەیە ئەوە تامی گۆشتەکەی فەرقی هەیە بەێ تاان گۆشتەکەی فەرقیە ئەمە نەوعشتکەی هەیە هندیەکە خاستەندەرێن زۆر یعنی ئەوەیە ناعەزوو لە درێنەوە شێتە ینی نازم خۆت کام گۆشت دەخۆی وەڵام خۆمانە دەخۆین ینی ئەو گۆشتانە ناخۆین لەبی نایخۆین ئەگەر نەزانین ئەگەر زۆر هەتا ئی خۆمان هەبیدی ناخۆین ینی سیخەتان پێ نییە پێش بەدریش پێما خۆش نییە لەبەر ئەوەی تامی گۆشتەکەی فەرقیە احتیمال هەیە ئەوانە دەرباش لێ بدەن پڕقیان زیاتر دەدەنێ ئەوانەی سووریا زخمەی دەدنێ پرۆتینی دەنێ لۆی گەشە زیاتر باشە ئەوەی خۆمان دەزانین چ دەخۆن ئالیکەکەیان ئەوانەی لە دەرەوە ناوڵە نازانی ئەتو بۆ خۆت چ دەخۆی گۆشت وڵی گۆشت ئاغرب گۆشتی سگە خۆم خۆش ینی خۆمانە باشە چ بە هاوڵاتی دەڵێ کاکە و گۆشتانی هیچ فەرقی نییان دەڵێ کاکە ئاگادار بە وڵی ئەخر نسبەت بە من سایەخە من نازانم باشە بۆ خۆت تو لێرە لە نزیکەوە ئاگاداری یانی گۆشتە بیانیانە دەخۆی ناخۆی ناوڵە بازارەکەتان چۆنە بە شێوەیەکی بازارەکە زۆر خۆشە زۆر باشە زۆر باش کێشتان نییە هیچ کێشەمانێ بە 4 کەس 2 کەسێ لەو بازارە جوانەکەی بەرازیلی دێنی گۆشتی کابرا لێرەدا بەستی دەکا جوانەکەیدا دەبەستی هەتا مۆحی دەگەێت 5 مانگ 6 مانگ داک دەبەستی دەگەی ئەو دەچی 2 ئەزبەی دێنی 5 جوانەکەی دێنی 6 جوانەکە دێنی بەرازیلی دێنی دەگەی هەندی دێنی دابەستێکە سەرعەکە کێشەی لێرە نییە سەرعەکە چەند ڕۆم شلێنە بەس دابەستێکە تەحسیل لێر دەکا ئەو بەرازیلی دێنتە ئێرە یەک سەر کابرا تووشی زەرە دەبی تقریبا ینی خەڵک خۆمان تووشی زەرە ئاری وەڵی چێ ناوانەی دەین وەڵی هێزە 2 کەسن وان عالەمازان لێرێ 2 کەسن شەبەکە کودێکی خۆمانە چا 5 گەزە ئەدە سەرعی مشکلە نییە 10,000 بێ 100,000 بێ ئێرە بەعرە لۆم جێش دەڕۆ بەس ئەوەکەی ئەو بەرازیلەکە
دابەسێگە تاسیری زۆر لێ دەگەڵ زۆر جار دەگوترێت دەڵێن مڕی خۆمانە کاوری خۆمانە باشترە چۆن بزانین ئەمەوەی ئەو گۆشتەی خۆمانەیە و گۆشتەی خۆمانە نییە دیار دەکاتن کاور کوردی دوونجی گەورەترە لە عربی عربیەکە دوونجی گچکەترە ئەوە دەزانێت باش ئێستا ئەوەی خۆمانە ئاوی خۆمانە پێم بڵێ بازارەکەتان چۆنە لەگەڵ ئەو هەموو حیوانەی کە لە دەرەوە دێ بازاری خۆمان زۆر خراپی کوردی خراپ بووە بۆچی ئەدی ناڵێن باشە باش نییە کاوری سووری زیاتر دێ باشە ئەگەر گۆشتی خۆمان ئەوەندە باش بێ ئەوەندە بە پیت و بەرەکەت بێ خۆمان خۆشترە و تامیشی خۆشترە بەوی دیکە بڕۆ دوو کاورێکی کوردی خۆمان لە دوی دەگەڕێ خەسە هزار دینار 250 4000 بغار دەوێت ینی قەسە بە دوای گۆشتی باش ناگەڕ عمووی بکەینە عامنا لە سەتادا لە سەدان نەوەتی بە دوای خراپدا کاوری سووری بکوژ ئێستا لە منزەرێکە بۆنی دی باشە لە بەر کوردیش بۆنی نێ باشە بەس پێم بڵێ ئەو جیاوازێت چی خۆمانەوەی بێگان ئەوە زیخنەی دەدرێت زیخنەی دەوازی پرۆتین دەدرێت چەندی ئێمە بەس زۆیە ئێوە بەر بۆ خۆتان قسە دەکەنیان بەڵگەتانێ کەوای هەموو گۆشتێک لۆیمە بۆنی نێ شش ماگەمە دادەبەستی وەلینە وەرعەکە شش ماگڕ دابەست کەوایە خێرە ئێمە ئەو جە حیوانمان پارەیەکی زۆر ناکە حاجی پارەی باش ناکە لەبەر چیمە پارەی باش لەبەر سووریا باشە هاتنی ئەو حیوانانە تحسیلی ماکە چۆچی ڕاستەیان غەڵەتە شتێک بێتە بازاری غەڵەتە نێ غەڵەتە نێ باشە لێرە تحسیل لە فەلاحەکە خۆمانەکە لە ساعی مەڕی خۆمانەکە بەڵام ئێستا وەزارەتی کشت و کاڵ دەڵێت ئەمانە دەڵێن کاکە بە حیوانی بێگانە نێتە کوردستان بەس دەڵێن گۆشت دەڕوا دەگاتە 25 وانە ئەنا وەرە لێیتی گۆلکی لێت تەنەکە بەس ئەمن 1 کیلۆ گۆشتی لۆ تۆ کردم بەس دوو پشکان بخۆ داخۆ پێتە خوێ ناخورێ ئەوانە هەموو شای بە چێ ساغ دەکرێتەوە ئەگەر ناخورێت مەتحەمەکان مەتام و کەبابەکان گۆشتی بەرازیلیە هەمووی بەرازیلێستا مەتحەمەک بەرازیل و کاوری سووریا بەس باشە مەتحەمەکان ئێستا گیان لێوی دەرێ بازاری ئێمە دەشێنی با بازاری وا بشێتن ئەمە چیمە مەتحەمی ناوی نارێن برادەریتم کەبابم لۆ هاتیە ممکنە ئەو پیاوەیەش بزانی ئەوێ ئەو پشتەوە بەس دامم کرد گوتم کاکە ئەو گۆشتی چییە گوتیە بەرخێ گوتم دووشیش بە چەندێ گوتی 7000 گوتمم 15000 دەمێت لۆ گۆخر ئەو لۆ جوانیم باوەکردنا گوتمم دووشیش 15000 دەمێت لۆ من لەوەی بکەوە ئەو بەس زۆربەی ئەو چێشخانانەی هەن هەمووی گۆشتی بەرازیلیە گۆشتی گۆلکی بەرازیلی ئەوی گۆلەک بێ ئەویت کەش هەموو کاوری سووریا ئێرە بۆرسەیە بڵێ باشە کڕین و فرۆشتنەکە ئێستا چۆنە بە بەراوی لەگەڵ 6 مانگی ڕابرد و ساڵێکی ڕابرد وڵی زۆر زەعیفە یعنی باوەڕ بکە 20 گۆلک نەفرۆشایەک نەما هەتا ئێستا مەسەلەم 6 مانگ پێشتا 70 گۆلک ڕۆژەیە دەفرۆشە ئێستا ناگاتە 30 گۆلچیش ینی هۆکار چییە؟ کاکە هۆکاریەوە یەک قەساب نایەتە مەیدانی ئەو قەسابەی کە قلقلی دەکڕی دەهاتە مەیدانی سبەینان 20 قەساب پێکەوتات ئەو قڵەشی دەبل ئەو دوی دەبل هەمووی دەسی لەو شەریکانە بار دەکات ئەو شەریکانش هەموو حیوانی هیندیە هندیەکەش ئێستا قەسابەکان نایەن بە دوای حیوانی خۆمانە ناناشتیوانی هەر قەساب بەسەرم دە قەسابک مایە مەقسەد مەگە سوتفە بێندنا ئێستا هەمووی دەسی قلەشی دەوێت دوی دەوێت سەی دەوێت کە یەی پێەیە شەریکەیە لۆی بار دەکاو دەبا و دەکوشتەوە یەک حیوانیش ناتانن بکوژنەوە بە خۆیان ئەگەر لە قەساب خانەی نەبی بە زەبری یعنی بە زەبری برێم چ دەبی نازانم برێم تۆ باسی ئەوە دەکەی باسی حیوانی بەرازیلی نازام چ جیاوازەیە لەگە حیوانی خۆم زیازینە بەرازیلی ئێسا کە مەسەلەمەت و بەخۆت بیبینە گۆشتەکەشی فەرقی هەیە ئەو گۆشتەی مەسەلەم ئێستا حیوانی کوردی مەسەلەم گسکەیە جوانە گۆشتەکەشی جوانە بەس وەڵی بەنسبەت ئەو حیوانەت و ببینێ یەک ڕۆژ ببینێتەوە تەماشاکێ گۆشتەکەی بەخوای هەتا کوڵانەکەشی بە زەحمەتە باشای چۆن حکوومەت ڕێگای پێدەدا حکوومەت سوانیتن حکوومەت دەستە قەسابخانەی لە قەسابخانەی دەکوژنەوە و نازانم چەند کەسانە کە دەکوشتەوە و مۆلەکەی لێدا لە دەرەوەی چاودێری حکوومەت ئەو گۆشتە بە خەڵک ساک دەخرێتەوە بەخۆی لە قەسابخانەی دەکوژێتەوە لە قەسابخانەی نەبی لە هیچ شوێنێک ناتان بکوژنەوە حیوان ناکوژێت باشە بەڵام لەوێ دکتۆری لێیە تیمی تەندروستی لێیە هەمووی پشکنین ئاخەزانی مشکلە دکتۆرەکە چێ دکتۆرەکە دەڵێ بەڕێ گۆشتەکە جوانە و ئیش عیبینە و یە خەڵکی ژەور و گۆشتی مەسەلە مەگەر
ئەو بە هەشتە زاریبی ئەوکە بەدەی بی دەرێکاکەم باشتەکەم دەوێ فقط ئەو نازانیە تو بەڵام چوانی چۆن دەکرێت دکتۆر چاپۆشی لێ کاکە دکتۆر بەنسبەت دکتۆریوە گۆشتەکەم مەسەلەم خۆ عیلەت شینەبی پیرە مەسەلەم گۆشتەکە بێتامە خەڵک دەیخوا خۆ دکتۆر نایخوا ئەی بۆ خۆی دکتۆر چ داخوا دکتۆر وەڵا لە خۆ لێی پرسە بزانە بیا دکتۆر نایخوا ناخوا ناوەڵا بەڵگە تەیە بەێ ئەمە نایخوا ناوەڵا تو شارەزابی نایخوا شارەزابی نازانی گۆشەکە ئێستاوەی خۆمانە ئەوە هەموو خۆمانێ یەخقلی نەفرۆشایە تەمەشاکە هەرسی دێ لەسێ لە حەسار دەکرێت 300,000 نەفەر لەو مەدانە ئیش دەکات مام کامەران هەمیان بە 300 نەفەردا ئەو شتێکە دێنە ئاخر وەڵڵای ئەو ئانمە گوناهە 300 نەفەری ڕێ بچوو بە یعنی ئیستیفادەکە لە خۆشە عربەوەی شەکە ینی بازارەکەی ئێستا عرب کۆنتڕۆل 300 نەفەر کۆنتڕۆلیان کردە من ئێستا ئەمڕۆ لە بنکۆیەوە مارم هێناوە نافرۆشێ لەبێ 50,000 کرێ لێ بدەم لێ ئەمجارە لێ بدەم نافرۆشێ لەبەرەوەی لە حسارەکان هەیە باشە یەک دقە ینی ئەو هەموو کاسب کارە لێرە هەمووتانەوەی شێن باشە یەک دقە ئێوە کاسبکاری سەرچی ئەو مەدان باشە کە کاسبیتان نەماوە ئەوە حکوومەت دەڵێ دەرگام کراوەیە وەزیر دەرێت دەرگام کراوەیە بۆ ناچنە لای وەزیر چی گۆت لۆتان حەلەکەین هەموو چەند دەبیت چووی چیتان دەوێەوە چیتان ئێمە دەمانەوێ مام کامران یەخسا وراخی ئەو هەندینێ هی بەرازیلی بە باخیرەنێ ئەویکە بە تیارە مشکلێنێ ئەو زۆرزی دێت فەرعیە ئێمە دایدە بە سیوەگەڵمانێ لێرە مشکلێن باشە کاکە ینی وەزیر دەڵێ بەرپرسان لە وەزارەتی کوشت و کاڵ دەڵێ کاکە ئەو حیوانەی نینین ئی دەرەوە دەڵێ کاکە گۆشتی گران دەکەنەوە گراتی دەدەن گران نابی بەزە تۆ ئەو حیوانێکە لەو دەوڵەتانەوە دێ ئایا دەزانی ئەو گۆشتەی دروستە دروست نیە چی دایتێ چی ئەم بۆ هەر دەڵێن ئەو گۆشتە دروست نییە ئەو گۆشتە دەرمانی لێدراوە دەرزی لێدرا هەر باسیەوە دەکەن نەبی ئەو ڕاغەر نابدرێ بەنجی لێ بدرێ وراغە باشە کە بەنجی لێ بدرێت چێ لی دێدا چێدا هاوڕاتەکە لێدا سایق بخۆم بار دەکەم 3 ڕقم بەنجی لێدەم بەخۆت 3 ڕقمی لێدەر پێشوی هەمەخۆم لێ دەمە زباری کێکێ دەکەم ئەگەناکێ ئاهاتاژێ کەوایە دەبێت تو بەنجەکەی لێ باشە ئەم بۆ پێم بڵێن جانەکەم ئەی هاوار یانی یەک دقە جانەکەم ئەوە باسی بەنج دەکە آخر ئەو بەنجە ینی شوشەی بەدا سالیە لە چێ لێرە بەدازاری کریس دەفرۆشرێ بەنج دەفرۆشرێ هاتوش لێ دەدەی بە خۆتە وراغی سەر نابدرێ ئەو هەموو مەدان با بگەڕێ بابە یەک وراغی لەو وراغە هەندیا لەو بەرازیلیە بابێ قەسابە بتوانێت سەری بڕی بەس یەک دقە دەڕقم باشە لە ڕێگای ئەو گۆشتەوە خەڵک نایخوا و دەرمانە خراپ نییە کێ دەیخوا فەقیر و فەقارات دەیخوا بە زەبری هەرزانی دەبڕۆ ئێستا کن وەزیرەکە بڕۆ لێی بپرسە برێ ئەو گۆشتە گۆشتی هندیە بەرازیلی ئەگەر کڕی برێ کاکە هەرچی قەسابی ئەو مەدانێ هەرچی برن کەسابات کاسبکاری ئەو مەدانێ بەس کاکە بە زەبری بەس بەکرد دەخوا ئەو مەدان دەبێ ئەمواری یەک کەس ناوێری لە مەدانێ ڕاوەستن ئەو هەندێک لە ماری مەهەرزاد لە ماری من نافرۆشێ ئەمڕۆژ دەبێ ئەمە هاتووە بکەین بەلا زەرەرتان ئەلۆز دەرمانە هەتا نازانم چێ دەرێ باشە ماری مە نافرۆشێ ماری مە بە عەرەفەشی مەزبوط بەخێوکرایە عەرەفەشی چاشی درایتێ جۆ و گەنمەشی چاشی درایتێ لەسەر ئەمە بڕە قوڕز ڕاوەستایە ئەو حیوانە خارجێ کە دێتن نازانی چی درایتێ زۆربەی ئەغلەبی بڕۆ ناتانی لە مانگە کەمتر بیکوشتەوە کە دەیکوشتەوە هەموو بۆنی دێتن هەمووی بە زەبری دەرزی ڕاوەستایە باشە ئێستا ئەو گۆشتەی کە دێتە کوردستان هەر ئەو حیوانەش ناستە تورکیا ناستە ینی ماڵ وێرانێکە بەس بۆ کوردستان نییە بەس بۆ هەولێرەیە هەولێر
بەڕاست پێ بڕێ باشە ئەنگۆ چی دەڵێنە حکوومەت ئێستا یەک دقیقە ئێستا بەرپرسانی حکوومەت جیان لە ئێوەیە یەک دقیقە ئەوە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیە یەک دقیقە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیە بە ژیان و سەلامەتی ئەو وڵاتەیە ئێمە بە دوواداچوونی لەسەر دەکەین ئێوە دەڵێن بەڵگەمان هەیە کە ئەو ئاژەڵانەی دێ دەرزی لێ دەدرێ یەکێک دەڵێ خۆم لێمداوە باشە چیتان دەوێت ئەمە دەمانێت دابەستنیێتن سەرعی مشکلە نییە سەرعی چەندێ بابێ بەس ئەو ڕاقە دابەستە داخل نەبێت گۆش دابەستنێت ئەگە تورکیا وەرگری وەڵی وە بابێتن ئەگە ئێران وەرگری وەڵی هیچ مشکلە نییە ئەگە بەک داوەگری بابێتن ئەگە سلێمانش وەگری بابێت بەس هەولێر لۆ قوڕی بەستەری بەس هەولێر میلیۆن کەس لە چار پێنج کەسێ چار پێنج کەسێ ئەو توزاراتە دەکەن ئەو استفادە لێ دەکەن ئەوە بەنجە ئاگادار بە گۆشتی ناخورێ ئەو بەنجە باشە ئەمە ئەو بەنجەیە تۆ گوتت لێ ئەوە بەپێی چ ڕۆژە یعنی هەر ئەو دەویست زۆر بە قۆتە ولاخی دەخچێ ئەوە لە بازار هەیە بیکڕە ئاگادار بە گۆشتی ناخورێ لێ نەدرێ نابژێتەوە ناتانی بیشتەوە حسابی دەسەڵاتی نەگەوە لێ نەدا ناکوژێتەوە بەسە بیتفەنجی بە تفەنجی شتەکە بکەین ئەم حیوانەی خۆمانەیە ئەوە کوردی خۆمانەیە خۆشترین گۆشتی خۆشترین گۆشت خۆشترین گۆشت لەو کوردی خۆمانە خۆشتر نییە بازارەکەی کووە بازاری خراپە خراپە خۆشترین گۆشت باشترین گۆشت باشترین گۆشتی تەندروست بۆ هاوڵاتیان گۆشتی خۆمانەیە بەڵام بەوەی هاتنی ئاژەڵی بیانی کە نە لە سلێمانی نە لە کەرکووک نە لە بەغدا نە لە ئەنقەرە نە لە تاران هیچ کەسێک لەو ناوچەیە هیچ وڵاتێک قبوڵی ناکە ئاژەڵێکی زۆری بیانی دێتە هەرێمی کوردستان لێرە ساغ دەکرێتەوە کاسبکاران دەڵێن کاکە زەرەرمانە کاسبکاران قەسابەکان ئەوانەی کە ئاژەڵ ڕادەگرن دەڵێن زەرەرمانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بە دوواداچوون بکات لەوەی کە ئیتر بە کاسبکاران زەرەر نەکەن دەشڵێن ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێ لە ڕێگای مخەدەر و مادەی هۆشبەرەوە سەردەبڕێن تەنانەت گۆشت خواردنیشی قەدەغەیە بەڵام تاوەکو ئێستا چاوپۆشی لێکراوە. پێم بڵێ زەرەرەکانتان چییە؟ زەرەرەکانمان زۆرە لە بۆی ئەمە دابەستەکەی دەگەینێ علەفی دەکڕین هەموو شتێکی دەکڕین وەچی دەگات کردووە تۆ بەرە زەرم کردێت 4 میلیۆن دینار زەرەر کردێ وەزبە ئێستاش وەزبم حازرە نایارم بفرۆشم ینی وەجبە لێک وەجبە 4 میلیۆن هەژماجی لە دیاردا دەنیشی سەر ئەستۆی تۆیە هەلە ئەستۆی منە باشە ئەو حیوانانەی کە ئێوە دەڵێن زەر ماڵوێرانیە بۆمە تەنیا لە هەولێر ساغ دەبتۆیان لە سلێمانیش لە کەرکووک لە بەغدا بەس لە هەولێرە ئەوی کە خارجەکە ناس دەهیچ کەس شارەکی بەس هەولێر یعنی سلێمانی قبوڵی ناکە سلێمانی قبول ناکە کەرکووچ قبول ناکە قبولیشکەن بەناو ئەچ قبول دەکەن شخصەکانی خۆیان ببن نەگۆچی مە ئێستا مەدانی هەموو عارەب و سووری و هەموو خارجی داگیری کرد باشە تۆ دەڵێ 3 ساڵە ئێمە زەرەر دەکەن 3 ساڵە زەرەرە ناشتوانی وازبینی کووازمە ویشمە باشە تۆ پێم بڵێ کوێ لای وەزیر کێشەکەت گیاندێ وەڵڵا کێشەم گاندێ لە سەری هەتا بنیم گوتم ئەوراغە دێ هەمووی دەرزی لێ دەدرێ هەمووی بەنجی لێ دەدرێ هەموو نییە بەس بۆ هەولێر بەرێ گوتم ئەوراغا شتاقی تەواونی هەمووی دەبێ بەند بکشێتەوە ئەوراغا دوایە هەتا ئاخیری قسەکانمان هەموو لۆ کرد ئەمە ئەوە چەند ساڵ لە وەسحەیداینا پێشتر ئەمە گۆشتی کوردستان دابین کردی 3 ساڵە ئەو حیوانە دێت گوت حکوومەت وەزیر چی گوت وەڵڵی وەزیر قسەکانی وەرگرەوە داری دوایە قسەکان لە تەلەڤیزیۆن دەرنەچوون ئەوەندە دەرچوو گوتی گۆشت ئەدێگە گرام بوو 1970 گوتی گۆشت گرام بوو ئەمە جوانمان داوە گوتمان کەفالەتی ئەوەی دەکەن گران نابی هەتا ڕاتەی گران دەبی کە لە ڕێەکەی تۆ ڕادهۆستی گران باشە تو نەتگوت ئەو بەنجەی لێ دەدەن ئەو نەخۆشیە ئەو حیوانە نەتگوت ئەو حیوانە بۆ لە سلێمانی قبول نییە بۆ ئەو حیوانە لە بەغدا قبول نییە بۆ لە چی گوت کاکاشم لەگەلا بوو چی گوت نارێم وەزیر وەچی قسەکانی وەرگرت بەس قسەکانی مەی دەرنەکرد لە تەلەڤیزیۆن دەرنەچوو قسەکانی بەس ئەو قسەوی دەرچوو گوتی گۆشت بڕیارێک دەرنەچوو
ئێوە دکتۆری ڤێتەرنەری چەند ساڵە ئێوە دکتۆرن؟ ما تقریبا 25 ساڵە 25 ساڵە کەوا شارەزایەکی زۆر باشتان ئینشاڵڵا باشە سەبارەت بەو دەرمانانەی کە ئێستا ئێوە بەکاری دێنن بۆ چارەسەری ئاژەڵەکان چەندە بەشی زۆریان کاریگەری هەیە ئیش دەکەن بەخۆی دەرمان حەسەب حالەتەکە ینی تەشخیص زۆر میهمە بە نسبەت دکتۆری و ئەو نەخۆشانێکەوە دەستنیشانی دەکاتن و دەرمانی چاچیش دەورێکی فعالی هەیە لە چارەسەرکردنی نەخۆشیەکان دەرمانی باشمان هەیە بەرێ هەیە باش و خراپیش هەیە و دەبی دکتۆریش بزانانی ینی ئەگەر دەستنیشانکردنی نەخۆشیەکەی بە هەڵەبی دەرمانی چاچیش بەکبی ناتوانین چارەسەری بکات باشە دکتۆر کێشەیەکی گەورەیە بەڕێز دکتۆری وانە باشە من حەز دەکەم ڕاتان وەگرم یعنی کێشێکی گەورە هەیە لەوەی خەڵکێک دەرمان بەکاردەهێنی دواتر حیوانەکە سەر دەبڕێت بەڕاست دەرمان هەیە لەوەی کە نابێ بەکاربێنرێ پێش سەر بڕی بەێ هەموو دەرمانێک ماوەک دەبی بۆستی تاکو هەموو دەرمانێک تەنە هەندێک دەرمان نەبی یعنی هەم لە سەیشی نووسرایە هەیە سێ ڕۆژە هەیە هەفتەکە هەیە 21 ڕۆژە هەیە 28 ڕۆژە هەیە 42 ڕۆژە یعنی پێویستە ئەو دکتۆرێکەوە 42 ڕۆژ هەیە بەرێ هەیە 42 ڕۆژ هەیە دەرچدڕۆ هەیە یعنی دەبێت 42 ڕۆژ پاشوی حسب شەریکەشە حسب دەرمانە دەرمانێک هەیە تاخیر دەبێ حتا دەردکەوێ لاشی حیوانی دەرمانەجایە سێ ڕۆژکە من 42 ڕۆژ باشە ئەگەر ئەو مرۆڤە گۆشتەکەی بخوا زەرەری بەردەکەوی تا 4000 زرد کی بە تاسیراوێ ناکی بالمستقبل تراکمی لاش دەچێت دەبێ مستقبل ینی ئەو دەم شردی باش شتێکتان لە بخەم بەڕاستی خاستن ئەنتیبایۆتیک زۆر میهمە ئەنتیبایۆتیک چکە پەیوەندی بە مرۆڤەوە ئەگەر بێت و حتا دکتۆرەکە پێویستە ڕێنمای ئاژەڵدارەکەی بکە سێ ڕۆژ تا 5 ڕۆژ دەرمانەکە بەکاردێنی پێویستە بەتەواتی بەکاربێنی هەتاکو و بەرگری میکرۆبەکان و ڤایرۆسەکان لەسەر ئەو دەرمانە نەبی بەتایبەتی بەکتریایەکان چکە غیر مباشر تاثیر لە ئینسانی دەکاتن ئەگەر بێت و ئەو کابرایە بە زووی سەر بڕێ باشە من ئەوەی کە زۆر لە لامەوە گرینگە ئەو بەنجەی کە لە درێ پێش ئەوەی سەر ببڕێ ئەو حیوانانەی لە دەرەوە دێ بەنجێک لە حیوان دەدرێ ئاسایی ئەمە پس نییە بەڕاستی بەنجشی لێ ئیلا لە حالەتی زەرورە کابرا حیوانەکەی شێتەبی یان شتێک دەبی لە بەڵەوە بەنجە ئەو دەرمانە تەسیر دەکات سەری ببڕێ گۆشتەکە نابی دکتۆر نابی مدەتێکی ئەو مدە هەرێ ئەوە سەر دەرماندانیا سەری سەجل کردیا هەر دەرمانێکی مداوێنە 7 ڕۆژە 20 ڕۆژە 4 ڕۆژە حتا مەفعولی خلاص بێژ لاشی دیشەی دەبی مەفعولی خلاص بەخۆی ئەمە نقصانیمان زۆرە یعنی بەڕاستی لە شەریکاتی دەرمان لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان لە مختبەرات لەو شتانە لە قەسابخانە ئەوەنە هەمووی ئەمە خەلەلمان لەوانش ئەدی پێویستە یعنی ئاژەڵ ئەگە بێت و لۆ سەر بڕین پێویستە هەموو پشکنی پێشتر برین بۆ ئەنجام بدرێ بزانین ئەو حیوانە ساڵحە لە بۆ نەخۆشی یان ساڵح نییە یاخود علاجی کرایە هەمانەیەکوانە خەڵکێکی قەسابە دەڵێ من بەنجم لێدا و سرم بڕیەوە گۆشتشم فرۆشت ئەوە چێ نابێ ئەو مراقەبە نییە مراقەبە ئاوا سەحەت متابعە ناکەی شمکو ئەوەل مەدانە حیوانێ مەدان تێنە کوشتن بهترەژێ قەسەبخانەی ئەو حیوانەکە حمل نەخۆشن حمل نەساغن باشە ئێوە ئەو گۆشتە دەخۆن کە بەنجی لێ بدرێت لەوانەیە بەش خواردن بانچکە بەڵام نایخۆن لەوانەیە ئەگە بزانم دەکە نەخۆشیەکان چی ئارازی چی ئارازی نەخۆشیەکان مستەقبەلی چی توش دەکەێت سەر بەشەری ئەوە چ نەخۆشیەکە یەکسەر دیار نابی لە پاشی دمەنگا ساڵەکەی ئەو نەخۆشیێک و عیلاج نابن سەرەتاناتن ئەوە هەمەش نەخۆشی دەرمانی حیوانی تەراکمیت کەزە بدەچێت کەزەب کەبت تێ تەراکم چێت بێت تەسەمەم چێت بەشەرە پاشی نەخۆشی زەرکەی دەردکەبێن ئێستسقاتە چێ دەبن ڕەحەت نابن و ئەسبابیت کەش یعنی ئەگە بێت و ئەنتیبایۆتیک ئەو لە حیوانێک دێ بمێنێتەوە مرۆڤ بیخواتن ڕیسیستان دروستەکە ڕیسیستان ینی مقاومە بەرامبەر نەخۆشیەکە ئێستا لە بەشەری ئەمە زۆر متابعی دکتۆرەکانی بەشەری دەکەم زۆر دەرمان بەکاردێنن عیلاجی نییە یعنی میکرۆبەکانمان مقاومەی زۆر پیاکە دێ بەرامبەر بە نەخۆش دکتۆر ینی کەوایە هەر قەسابێک دەرمان لە حیوانەکە بدە و سەری ببڕێ گۆشتەکە بفرۆشتەوە تاوان دەکەم بەخۆی تەنزیم دەبی بکرێ بەڕاستی تەنزیم لە قانونی بەڵام تاوانە قانونی ذەبح بەجێ بکەین دەبێ مراقەبە هەبێ مراقەبە قانونی ذەبح دەبی جێبەجێ بکرێ قانونیە لە ئێستا جێبەجێ نەبووە زەحمەت جێبەجێ بکرێ بەڕاستی هەموو ئەوانەی لە مەیدانی ئاژەڵان لە هەولێر کار دەکەن هاوڕان کە گۆشتی خۆماڵی گۆشتێکی تەندروستە
و گۆشتێکی زۆر بەسوودە لە چاو ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە نێو هەرێمی کوردستان. تیمەکانی تەندروستی ڤێتەرنەری باس دەوە دەکەن ئەو ئاژەڵانەی کە ئێستا دێنە هەرێمی کوردستان ئاژەڵێکە کە جێگای پرسیارە، چونکە زۆربەی وڵاتانی دەوروبەر ئەم ئاژەڵە قبول ناکەن و ڕێگاش نادەن گۆشتی ئەو ئاژەڵانە هاوڵاتیانیان بیخوات. تیمەکانی تەندروستی ڤێتەرنەری دەڵێن گەورەترین گرفت لە نێو هەرێمی کوردستاندا ئەوەیە کە زۆر جار قەسابەکان و ئەوانەی ئاژەڵی بێگانە دێنە هەرێمی کوردستان دەرمان لەو ئاژەڵانە دەدەن و دواتریش گۆشتەکەی بە هاوڵاتیان ساغ دەکرێتەوە. دەڵێن ئەمە زیانێکی زۆری درێژخایەنی بۆ تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. پێیان وایە پێویستە وەزارەتی کوشت و کاڵ بێتە سەرهێڵەکە و ئەم کێشەیە چارەسەر بکات. تا باشێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.